من یەکێکم لەوانەیە کە سلفە زەواج ساڵی 2011 سلفەی زەواجم وەرگرتووە لە ساڵی 2014ەوە سلفەی زەواج ڕاگیرەوە بە حکمەوەی کە نازان پارە لە بانقەکانە نەماوە ئێمە باجەکەین بەڕاستیەکەی ئەو سلفەی زەواجەی کە نزیکەی 8 ساڵە بێ ئێمە قەرزارین ساڵانە ساڵی 360,000 واتە 8 ساڵ ئێمە ئێسا من بۆ نمونە لەسەر خۆمەیەنمەوە ئەبێ نیوە بە نیوە واتە 3,600,000 2 ملیۆن یا 1,500,000 بەم ئێسا من یعنی ئێمە نەموچەمان هەیە یعنی لە بوارێک لە ئەوەتانێ نەموچە هەیە نە ئاو هەیە نە کارەبا هەیە ئەوەتانێ ئێمە باجەکەین بەڕاستیەکەی ئێمە بووین بە ئەوەی کە یعنی معقول نییە لە بانقەکانە پارە نەمێنێ ئێمە باجەکە بین بەڕاستیەکەی ئەوە تا لێکەوتوی لێ بۆ تۆ ئێسا بۆ نمونە گەنج هەیە لەم شارەیە زەواجەکەی هەڵبەشاوەتەوە لەبەرەوەی کە ئیسا پارەی نییە کابرا پێشەکی معقول نییە ئێمە پێشەکی ئێمە بەڕاستیەکەی 3 ملیۆن بەسەریەکۆ بین ینی ئێمەی گەنج باجی حکومەتی هەرێمی کوردستانین بەداخەوە بێگومان بە تەکی دەیگرێتەوە ئێسا هەموو ئەم بەداخەوە ئەوەشەڵێم ئەم هەڵەبجەی شەیدە لەوانەیە 100 گەنجی تیا بێت سلفەی زەواجیان وەرگرتووە بەداخەوە 3 گەنج لە دوای منەوە ئامادە بن داوای ماف و ئیمتیازاتی خۆیان بکەن داوای لە حکومەتی هەرێمی کوردستانەکەین بە میکانیزمی 2014 ئەو بڕەپارەی کە لە وەرگیراتەوە لە ئەو کەسانی کە سلفەی زەواجیان وەرگرتووە مانگانە بێ ساڵانە بێ هەر بەو میکانیزمە ئێمە پارە بین ئێمە کێشەمانە گرفتمانە بەوەیە بەڵام معقول نییە حکومەتی هەرێمی کوردستان ئەڵێ 8 ساڵە تۆ قەرزاری منێ ئەبێ ئێستا 2,300,000 500,000 بە ئیجباری بێی ینی معقول نییە ئەمە